خوا وای کرد من نەکوژێم نەخۆم بکوژم وای کرد من ئەم شتە ڕوو بدا بۆی من بیکەم بە پەیامێک و بۆ خەڵکی بگەێنم بۆی خەڵک دەرسی وەرگێ سەیری مناڵەکانمە کرد گریانمە هات هەردەی گۆنگۆ بێ کەسن بێگۆ هەرشەیەوەی لێکردن کەست نییە پرسی ئافرەت پرسێکی مرۆڤایەتیە پرسی کۆمەلگایە بە شێوەیەکی گشتی بۆیە دەبێ لە هەردوو ئۆرگانی کۆمەلگادا کە هەم چوارچێوەی خێزان دەگرێتەوە و هەم دەرەوەی خێزان کە هەموو جونگەکانی ژیانی مرۆڤ لە ناو کۆمەلگادا دەگرێتەوە دەبێت کاری لەسەر بکەین دەبێت ئەم دوانش تەواوکەری یەکتر بن. پێشتر زۆرترینی کێشەکان بۆ نەگونجان دەگەڕانەوە بەڵام ئێستا زۆرترین کێشەکان زۆر بەداخەوە بەڵام بۆ خیانەتی هاوسەرگیری بە دەرەجە یەک دەگەڕێتەوە بۆ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی تەکنۆلۆژیا و بە تایبەتی مۆبایل و تووڕە کۆمەڵایەتەکان دەگەڕێتەوە. من کە وەختێ شوم کرد زۆر مناڵ بووم تقریبا 16 ساڵ بووم بە شایەتی 2 نەفەر منیان مارە کرد هیچم نەئازانی هیچ منیان لە پیاوێ مارە کرد پیاوەکە 12 ساڵ لە خۆم گەورەتر بوو تر وەختێ چوومە ئەوێ هەفتەی یەکەم لەگەڵ منا باش بوو هەفتەی دووەم تعلیقدان و قسەکردن و ئیتر بەڕاستی تۆ بۆ ئەوەنە پارە شوت کردووە تۆ بۆنە ئاڵتۆ شوت کردووە و وا هەستی کردووە هاوسەر ئەم ئافرەت هەیە ئیتر مڵکی ئەوە و چۆن بیەوێت بەو شێوازەیە تەعاملی لەگەڵدا دەکات هەر تەحەمولم کرد هەر تەحەمولم کرد فترێ منیش لەبەرەوەی مرتاح نەبووم لەو ماڵە داوای ماڵجیابوونەوەم کرد ئیتر لەبەرەوەی بۆمی ناکرد هەستان تۆرام چوومە بۆ ماڵی دایکم 2-3 مانگ لێوە بووم هەر نەهاو بە شوێنمە هەستان محکەمەم گرت 3-4 مانگ لە محکەمە بووم تر ئەمە هاو عیبە تۆ تەلاق بدرێت و ئەوە هاو عیبە تۆ تەلاق بدرێ بەڕاستیرێکی و قسەیەکێ کە دیسان تەنەزولم کردەوە گەڕام و بۆ لای پیاوەکەم حەزی کرد لە ئافرەتێک ژیانی من ئەو کاتە بە تەواوەتی گۆڕاوە زانی ژیان بەس ئەو ئافرەتەیە یعنی هیچ بیری نە لەم نەکرۆ نە لە مناڵە کردو دوای فترێکی زۆر کوڕێکیشمان بوو ئیتر هەر تەواو خراپ بوو ڕۆژێکیان مۆبایلەکەی دانابوو نامی خۆشەویستی بۆ هاڵمیش ڕقەمەکەم دەرێنا تەلەفۆنم بۆ کرد سێرم کرد ئافرەتێکە وتم بۆ لەگەڵ مێردی منە یعنی بۆ تی وەڵام من ئەمەوێت تۆ بدەم بە تەلاقدان و شووی پێکەم کێشەکەمان هەتا بێ هەر قوڵتر و گەورەتر بوو کۆڵی نادا و کۆڵی نادا منش پێم ناخۆش بوو تێدەگات لەوەی کە بە حەقیقەت نابێ بەردەوامی بەم جۆرە ژیانەیە بدات و بەم ژێردەستەیە بدات و دەبێ خۆی ڕزگار بکات سەیری مناڵەکانمە کرد گریانمە هات من بۆ ئەم لێ هاتووە من بۆ لە ماڵەوەم شەون و خونیەکەم ناڕۆمە دەرەوە لە پێنا ئەو پیاوە ئەو پیاوە ژوا بکە یعنی وای لێدام شوێنی دیاری بوو کە چوومە بۆ ماڵی دایکمیان و چییە دوو لە ڕێوە درۆیەکمە دۆزیەوە ئەمزانی من دێرنەوە مناڵەکانم سەری لێشەوێ هەر ڕۆژی درۆیەکمە دۆزیەوە بەڕاستی تەحەمولم نەما تا ڕۆژی براکەم هاو بە شوێنمان منی بردەوەی تر یەکمان کچەکەم لابوو کچەکەم ڕۆشتەوەتی لەو ڕۆژنە ڕۆشتەوە من کچەکەی خۆمم نەبینیەوە بەڕاستی حەزیانە کرد کوڕەکەش بدەمەوە بەس من هەر ئینکاریم کردوتم یان خۆمە قوژم یان کوڕەکەم زۆر هەوڵمدا بە خەڵکمەوە بە کەسی نزیکیمەوە ڕامەسپار پێی بڵێن با بمباتەوە لەبەر مناڵەکان هیچ سفادەی نەبوو لە ڕێگەی عەشایری و گوێ لە ئافرەتەکە ناگرن زۆر کات برای ئافرەتەکە و یان باوکی کەسێک کۆ بنەوە ئافرەتەکە نابنە ناو مەجلیسەکەشەوە خۆیان قەرارە دەن لەسەر ئەو ئافرەتە
چوومە بەردەم محکەمە حاکم یعنی بەڕاستی ئێوش ئیمزای کرد. ئەو ئافرەتەیە خاوەن ئیرادەیەکی بەتوانا بوو بەهێز بوو و بیری لەوە کردەوە کە ڕاستە سەربوردەی یەکەمی سەرکەوتوو نەبوو، بەڵام ئەمە مەرج نییە ئیتر تەواو ئەو لێرەدا لە ژیاندا بوەستێت، بەڵکو دەبێ بەردەوامی بداتە ژیان و هەموو تاکەکانی کۆمەڵگاش بە هەمان شێوە نین، بۆیە بە هاوکاری ئێمە توانیمان یارمەتی دەربین تا ئەو ئافرەتەیە جارێکی دیکە گەڕایەوە سەر ڕێچکەی ئاسایی ژیان و جارێکی دیکە خێزانێکی دیکەی پێکێنە. ئێستا هەست دەکەم کە من خۆمم ینی کەسێکی زۆر باشە لێم تێ ئەگا ئەزانێ من چیمەوێ من چیم ناوێ تەفاومانێ پێکەوە ینی هەر شتێکمان بێ پێکەوە قەرارە دەین. چیرۆکێکی پڕ لە تراژیدیایە، بێجگەلەوەی کە هەیمنەی باوک سالاری و پێوە دیارە کاریگەری کۆمەڵێک نەریتی دیکەشی دەتوانین بیهێنەوە، چونکە ئەم کەیسەیە هەر لە سەرەتای مناڵیەوە بەهۆی بێبەشبوونی لە سۆزی دایکایەتی و مەشغوڵبوونی باوک بەڕێکردن و پەیداکردنی پارویەک نان بۆ خێزانەکەی بووە، ئەمانە تا ڕادەیەکی زۆر لە سۆز و خۆشەویستی دایک و باوک بێبەش بووینە. من لە تەمەنی 15 ساڵی لە دوای ئەوەی بڵێ دایکم نەخۆش بوو، دایکم لە دەستدا، من هەستەکەم لەگەڵ دایکمان من مردم، مردوویەکی زیندوو. باوکم ژیانی هاوسەرگیری پێکهێنا و لە 5 مانگ دوای باوکم ژیانی هاوسەری پێکهێنا من زەواجم کرد. ئەنێ جارەوەها تەعزیبت ئەدا، تەعزیب نەفسی تدا 100 بە لێدانەکە ناخۆشە. بەڕای من لێدانەکە خۆشتر لە تەعزیب نەفسیەکە، چونکە ئەوە خۆی مردنیەکە. ئێمە بەیەک و داهێشتی ئاخر قسەی هاوسەرەکەی من بۆ من ئەوەیە بۆ منەڵێ وڵی منە بیان تو هەڵبژێرمیان ماڵدایک. باشە خۆ تۆ کچی خەڵک گاڵتە جار نییە بیهێنی بۆ 2 ڕۆژ و دوایژەوها گاڵتەی پێ بکەین، ئەمە گاڵتە پێکردنە بەجدی. لەو بینەی کە دەمقاڵێکی بچووکمان لە بینە دروست بوو، کەس و کارەکەشی ئیتر دەستیان تێخست و شتەکەیە گەیشت بێنێرە. زۆر ویستان بە عەشایری بێ بەس نەمێشت، چونکە ئەمڕۆ یاسا هەیە. یەکێک لەو حاڵەتانەی کە ئێستاش ڕێژەیەکی زۆری جیابوونەوە هۆکارێتی زوو بەشودانە، بەبێ ئەوەی کە ڕەچاوی خواستی خودی تاکەکە بکرێت بەشودان بۆ ئەوەی کە کەسێک خاوەندارێتی بکات. لە میوانداری بووین بە دڵێکی خۆشەوە ڕۆشتین و بە دڵێکی خۆشەوە هاتینەوە و بەڵام مەڕوا وامە بە وامە تۆ بێوەژنی تێم بگەینە کە ئەو شتە بوو من ناگونجێ قەیناکە لە دەمەبۆڵەکە هاتمە دەرەوە، بەجددی حەزمەکرد بمرم. زۆر ترسام بەو شەوە لەسەر جادەیە تووشی ئەو کەسە بووم، نازام زۆر سیر بوو هات و سارەکەی ڕاگرتووە. تەلەفۆنی بۆ خێزانەکەی کرد و شتەکەی بۆ باس کرد و ڕۆشتینەوە بۆ ماڵەوە زۆر احتیاج بوو لێ ماینەوە هەتا مودەتێک. دوای مدەتەکە شتە خراپەکان ڕوویاندا. کە وایە لێم کرد بە تەنیا خۆینا کە ئالوودە بم مەسەرەی دەست درێژی و تە زۆر شتی تر. خۆی من یەک خەتایەکەم هەبوو کە ئەو پێمی وت من ئەو شتانە بەکارەهێنم ئەبووە یەکسەر ئاسایش و ئەو شتانم ئاگدار کردایەتەوە. وای لێم کرد کە شتێکی زۆر بەسیط بێ. زۆرم پێ سیر بوو لە گەژنەکە بوو بەدەمە بۆڵیان ئەو بەبێ عنی یەکەم جا بەبێ ئەوەی ڕای من وەرگرت بە ژنەکەی من ئەم ئافرەتار هێنم. دوایی باوکم و ئامڵێن بە دوای منە ئاگەڕان و ئەیانیز من بدۆزنەوە و یعنی وەها بینی منیان وەها لێ کرد بوو باوکم و ئەوان من بکوژن و ئیتر لێەوە ڕۆشتینە دەرەوە لێەوە شتەکە دەستی پێ کرد و
چوو بۆ بە دەرمانبردن و شتی وە ئیتر لە ڕێگا ئەو شتەی کرد و ئیتر خانوویەکی بەکرێ گرت منی بردەوە ماڵەکە هیچی تیان نەبوو. ئەوان شوشەیەکیان دروستە کرد بە ئاگر دەرمانەکەیانە خستە ناوێەوە ئیتر چرخیان لێ ئەدا بڵێن هەڵێنەکێشە هەتاوەکو دەرمانەکە کۆتایی پێ هاو ئەزانی لەو کاتەیە ئەگەر بڵێن کەسێ بکوشە ئەیکوژی وات لێ دێ بەدەست خۆت نییە بڵێن دایک و باوکی خۆت بفرۆشە ئەیفرۆشی بەس بۆی تۆزێکت دەستکەوێەوە و بۆ خۆت پێی ئارامبی کە هاتمەوە سەر خۆم ویستم شتەکان ئاشکراکەم ویستی بمکوژیە نازانم من زۆر بێزار بووم بۆ شتە نەیهێش بچم بۆ هیچ شوێنە چونکە ئەیزانی ئەگە بڕۆم کەشفێکەم منیان لەگەڵ خۆیان ئابرد ڕۆیشت دەرمانیان هێنا هاتینەوە لە ڕێگا لە سەیتەرەکە گیرین کە داوای تەسکەر شتیان کرد و نەفوسۆشتان من هیچم پێ نەبوو لیان پرسی ئەوە کێیە باشە ئەزانی چی لێ من کردبوو بڕواکەی پڕ گیرفانمیت پڕ کردبوو بۆی هەرچی بە بەسەر من ناپشکێتەوە ئیتر لە سیارەکە هاتە خوارەوە سیارەکەی ئەمیان لادایە لاوە هاتە خوارەوە پێیان چێوتی ئەوە خوشکمە ئیتر هەتا ئەوان قسەکانیانە کرد و مەشغوڵ بوون من شتەکانم لە خۆم دەرهێنا لە ناو سیارەکەی شارمەوت مەگە هەرچیەکیش بێ بۆ ئەوان بە هەمویانە بیخەنە سەر من با من نەبم با بخۆی لە سیارەکەی ئابژیرێ ئیتر لەوێ تەلەفۆنێکیان کرد ئێمەیان ئیزندا برایەکی هەیە لە خۆی بچووکترە بابزانم چوون بۆ لای ئەو لە ڕێگەی برادێکیەوە لەگە براکەی قسەم کرد و ئەو برایشی منی بر بۆ لای برا گەورەکەی و لەگە برا گەورەکەی قسەمان کرد و ئیتر هاتین بۆ یەکێتی ئافرەتەن بەو تەمەنە مناڵیەی خۆشی کە تووشی ئەو هەموو کارە ساتانە دەبێنێتەوە بەهۆش خۆی دێتەوە کە ئەمە ڕێژکەیەکی زۆر زۆر هەڵەیە و ئەمە دەیباتەوە چارە نووسێکی نادیار ماوەی یەک دوو ڕۆژ لێرە بووم ینی تەواو لەو شتە دوورکەوتە بوومەوە هەستمە کرد خەریب بووە مردم هەستمە کرد خەریب بوو لە قسا کەوتم ینی وەها هەستمە کرد چاوم هەردووکی خەریب بوو چۆرە بوو لە تاوە یعنی وەها لێ هات بوو هەموو حەزێکم بوو بۆ شتە ئەزانی چیم کرد هەستام نازەم و پەنجەرەیەم چۆن پێکرایەوە چۆن توانیت لەو پەنجەرەیە خۆم هەڵدەمەوە یعنی بەس بۆی بۆ شتە بگەم بەس سوپاس بۆ خوا نەیان هێشت ئەلەوە ئیتر پەیمان خان و دکتۆرە ڤیان و ئەوان یەکسەر هەستان بە هەوڵدانی چارەسەرکردنی منی یەکسەر منیان بر بۆ خەسخانە و هەنگاوی یەکەمی چارەسەریەکە لێرەوە دەست پێ دەکات کە تۆ لە ڕێگەی وشیارکردنەوە لە ڕێگەی یارمەتیدانەوە لە ڕێگەی ڕاستکردنەوەی ئەو چەمکانەیە و کاریگەربوون لەسەر خێزانی ئەم ئافرەتەیەش دیسان هەوڵ بدەی کە ئەم ئافرەتەیە بۆ باوەشی ژیانێکی ئاسایی بگەڕێتەوە ئەو کاتی کە پەیمان خان و دکتۆر ڤیان و ئەوان کە منیان بر بۆ خەسخانە تەنانەت هەتا چوو بوومە ناو خەسخانەکەش ئەمودم قەت چاکەوە نابووم ئەمرم بەڵام دوایی وردە وردەش لەگە چارەسەرەکان و لەگەڵ یارمەتی ئەوانە زۆر هەستم بە باشی کرد ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بە حەقیقەت ئەمە لێرەدا ڕەسەنایەتی خێزانی کوردیشدا دەردەخاتەوە کە ئەو خێزانانەی کە زۆر لە ناو شار نین و کاریگەریان کەمترە بە کولتوری نەتەوە سەردەستەکان بە تایبەتی بە کولتوری عەرەب هێشتان لە چوارچێوەی خێزانی کوردی ڕەسەن ماون و پەروەردەیەکەیان پەروەردەیەکی کوردیانەیە شێوازی چارەسەرکردنی کێشەکان لە لای ئەوانە زۆر ئاسانترە بەپێی داتا بزانە ئەم ساڵ چەند کەس ئالوودەبوونە بەس لە یەکشت بکۆڵێتەوە بزانێت لە چەند ساڵەوە دەست پێکە هەتاکو چەند بڕواکەی خۆم نفسی خۆم لەگە کەسە یعنی لەگە شخصا قسەم کردو تەنها تەمەنی 16 ساڵ بووە 16 ساڵ بووە مرۆڤ تەنها مڵکی خۆیەتی هەر کەسێک خاوەنداری خۆیە ئەوەی دیکە هاوبەشیکردنی ژیانە چونکە مرۆڤێکی بە کۆمەڵ دەژیت و پێویستی بە یەکتر هەیە بۆیە ئەوە هاوبەشیکردنە لە ژیاندا پێکەوە ژیانە نەک بوون بە
مڵکی کەسانێک یان کەسانێکی دیکە. بەخۆم پێنجێتیم هەبوونە هەر پێنجم بەخۆی بە زیادی بەهێتی من بەخێو کردینە قورحان خوین بوو کچەکەم زۆر ڕێک و پێک بوو ئاقر بوو زۆر تێگەیشتی بوو هیچ حیبمان نەبوو ژیانمان زۆر باش بووین زۆر سەرکەوتوو بووین هەتا ئێستا هەتا ئەو عایلە کە تەمارێمە هیچ مشکلەمان نەبوو. دیسان نۆرمێکی دیکەی خراپی کۆمەڵگای خۆمان دێتەوە بەرچاو کە بە نەبوونی یەکێک لە دایک و باوکان کە لێرەدا باوکە چەند کاریگەریەکی یەکجار زۆری بەسەر پەروەردەی مناڵانەوە دروست دەبێت. قسەیان پێگوتن جوونیان پێدا بەمنیان ئەویانە گۆدا کرد بێ هۆژنا هەزار قسەی نەشیاویان بە چژێم نەکرد خەسووی غارەدا چوو لێدا زاکەم ێگۆدایە لێمە دەبات دەستم وشتی دەرنەچی دوای شکایەت من لێ بکە ئەجیرین ئیوهەن لێ دێ بەس با ئی نەفسی بدەین ئازاری نەفسی بدەین گوتم کچم دەبڕ باچین لە محکەمەی بەس وەرەقەکەت هەبی گوتی نادایە ئەرێن هیچ ناکەویەت و بچی نابی بچی گوتی دەیە من بەس جوداکردنەوەەوە بی ئەویش دەیگۆ حتا ئەمری دەبی بەو کەسەرێ بمری بەو کەسەرێ بچی ئەو گرەی قەت ئامادەنی بە تەراقت دەب خەزوو لێگۆی کچەکەت لێستین و هەڕەشەیان لێ کرد برات بزرەکەین خوشتێت بزرەکەین داچێت بزرەکەین دوایە کچەکەم ڕۆژێک تەلەفۆنی لۆ کردم گوتی دایمیش گوتم گیان دایە گوتی ئەم خۆم دەسووتێنم ئەمیش گوتم نا کچم مەکە گوتی وەرە دووم ئەمیش گوتم کچم ئێستا بتێمە دوێ تەلەفۆنێکرد بە پۆلیسی دەرێن داچێ بە تۆمسی کچەکە بردۆ گوتم خۆت کردکە هەتا دەیە دەی سەبرنگت دەیەوە بوو چەند ڕۆژ تەلەفۆنم لۆ کچم پێ ناکرا ئەگە کردبای دەبا بەی زاوای کرد بەیە ڕۆژێک خوشکەکەم تەلەفۆنی کرد گوتی دەی نەمارێنگۆ ئەمیشە گوت دەوەرن بە خێرین هاین کچەکەشم هات دە تەلەفۆنی زۆر قسەی پێگوتن گوتی دەتزانی پلکەکان دێندە بە هەندێت و هاتی گوتی ئەنگۆ بەخوای نزانم زۆر پاڕاو لەبەری گوتی بەخوای هاگام لێنیە بەخوای نەمزانی ئاقو بەیەدا 3 مانگ 4 مانگ نەدەیناوە دوایە هاتەوە تەلەفۆنی کرد بوو لۆ مامەچی بە کەفیلات ئەم کچەکەم مێدان و جارەکە وچ ڕۆی مامەکەی هات وەرەقەشم بێ بشکایەتیان لێ بکەم لە منیاندا لە کچەکەمدا کچەکەم زجیشیە بوو ئیدی کچەکەی دێم مامەکەی تەلەفۆنی کرد گوتی شکایەتیان لێ مەکە ئەمن دێم چارە سەرەکەی کەم دەی ماریان لۆ کرد 2 ڕۆژ زەم نەسێ بوو هەستان ماریان خەزوور و خەسووی ماریان بردەوە ڕۆیشتن لەو خانی ڕۆیشتن گوتیان ئەمە ژیان لێرە ناکەین ئەمە ناچینەوە چینەوە جێی خۆ خانی خۆیان هاتەوە ئەو جارێ هاتەوە قسەی لۆ کردم گوتم کچم ئەتوت گۆ ئەچمەوە گوتی وەڵا دایە دەبانچم سەی ڕاجیرا بوو وێگۆ هەرشەی ئەوەی لێکردن کەست نییە دەیگۆم ژیانم دەگەرەوان نییە بە قسە پلکەکانی خۆیەکن پلتە خوشتی داچەی وێگە بە قسەیوانەکە قسەچیان گوت بە یێگۆ ڕاستە چۆ مێشتی وێگۆ بەرەقەیم لێگرت دەم بەرە بوو زۆریان ترسان بوو هیچ خیرەتی نەما بوو وێگو دەیەت لو هەندە بە خیرەتیەت و هەندە دریم نەدەی و گوتم کچم ئاخر ژیان ئیو هەیە و نایی بترسی لە بەس بترسی ترسی لە ژێر هەڕەشە بوون تا ڕادەیەکی زۆر بە ئەو ڕێکارانەی کە لە ماوەی حکمڕانی کوردستاندا گیراوەتە بەر دەتوانین بڵێن تا ڕێژەیەکی زۆر باش دابەزیوەتەوە بەڵام مانای ئەوە نییە کە بە یەکجاری بمبر بوو بێ یان کاڵ بوو بێتەوە ئێمە بۆیە پێویستیمان بەکارکردنێکی زۆرتر هەیە لەسەر ئەم بابەتایە ئەدەهات بۆ کنە 3 مانگ و لە کنەمت بوو جیرانەکان زۆر داتن هاوکاریانەکردویانە و کچەوە مەکەبیر لەو شتەی نەکەی و هەموویە برات دیار نەبی هەموو دنیات لەو هەرستی لە ڕسمەکانیشی نووسێ بە قوربانی و برای جوانم بوو سۆتانەکەی چوو بۆ مێشتی بەسی لەکنە من ناکرد برێ خۆسۆتی نمیانەوە بەس زۆر بیری کردی تۆ زۆر بیری کرد تۆ گوتی دیێگە برام شتەچی لێبی ئەگە داکەم شتەچیلیات ئەمن ناژیم خۆی کە دە قوربان
صوتها صوت صوتها هرقوتها بالمغص خارج دائما قربان بمقرية ساعد أمه هي تساري نمامه وندهرش اللي كرامه وندرساب جيش مستاح هيش تنوازش منين عينن دعواك تسكي كانوا أمش كتسكم قوتي نابي داوي عندي بهيش شيء وشان من دون أمان زيو كتسي مش إيه وليدي دەبێ پرسی یەکسانی مەسلەی یەکسانی و مرۆڤبوونی ئەم دوو تاکەی مرۆڤ و گەڕاندنی شکۆی مرۆڤ بوون بۆ ئافرەت دەبێت لە تەواوی پرۆگرامی خوێندن ڕنگ بداتەوە. حەزم لێ مافەکەم نەفەوتێ مافی کچم نادام کچەکەشم ڕۆوی ئەو مافی ئەو کچەی نەڕوە. ئەگەر جارێکی کەم هەست بۆ بکەم لە ناو گێژەڵوکێکی زۆر 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 گەورەم ئامادەیەم تێ گێژەڵوکەکە لەگە خۆیان بم بابەز نابم. پێش 6 ساڵە من کچەکەم نەبینیوە. خولەکانی ڕێنمایی پێش هاوسەرگیری بۆ کچان و کوڕانی گەنج بکرێتەوە و ئەوانە بە پرۆسەی زەواج یان پرۆسەی هاوسەرگیری ئاشنا بکرێن لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە لە ڕوانگەی دەرونیەوە لە ڕوانگەی یاساییەوە لە ڕوانگەی تەندروستیەوە. هاتمە لای دکتۆر ڤیان محامی بۆ گردم کەسەکەم چووە لای ئەو زۆر هەوڕیدا لەگەڵم. دووەم هەنگاون سنتەرەکانی ڕاوێژکاری خێزانی لە ناو کۆمەڵگادا هەبن. خۆزگە یەکەم جار بۆ ینی ئەو ئەقلەتی کە بۆ دەرەوە هەمبوو کە هاتمە دەرەوە بە هاتمای بۆ شوێنێکی وە. سێهەم دەبێت لە ڕووی یاساییدا هەموو جوانب و لایەنەکانی پرۆسەی هاوسەرگیری لە ڕووی ئەرک و مافەکانی هەردوو تاکەوە بە یاسا ڕێک بخرێن. بەس باچیدی خۆ بێدەنگ نەکەن